سڵاو لە هەولێری پایتەخت، هەولێری لانکەی شارستانیەت، هەولێری مەڵبەندی شێران، لە هەولێری پیرە قەراتیشەوە سڵاوێکی گەرم لە هەموو کوردستان. سڵاو لە شەقڵاوەی هەمیشە سەوز و هەمیشە بەهار، سڵاو لە بالیسان و شێخوەسانی کیمێباران، سڵاو لە وراتی کۆیە و مەکۆی گەورە پیاوان، سڵاو لە ڕەواندوزی میری سۆران، سڵاو لە برادۆست و نەوەکانی میری میران، سڵاو لە خەبات و لە چۆمان، سڵاو لە مێرگە سوور و مەخمور و خەراج و کەندی ناوە و شەبامەک و بەڕانەتی و سۆران. ئەی یەکشەم لەر ئەربیلی لەر هەولێری لەر، نەشواتت عەنکاوە هەرمۆتە دیانە ڕەمشۆخن تاوە. سڵاو لە بست بە بستی خاکی پیرۆزی کوردستان. سڵاو لە ئێوە شامە دەبوانی هێژا و جەماوەرە دڵسۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان. ئەمڕۆ وەک هاوپەیمانی کوردستان، هاوپەیمانیەکەی سەرۆک مام جەلال و کاک نەوشیروان بە یەکەوە هاتووین، چونکە بە یەکەوە بەهێزترین. بە یەکەوە هاتووین پێتان بڵێین کێ خاوەنی ڕاستەقینەی ئەم شارە پڕ لە کەڵەپیا و ژنە ئازایەیە. هەولێری مەردایەتی، هەولێری پێشمەرگایەتی. خۆبیرتان نەچووە کێ بوو بە گڕ و بڵێسەی دوای کوژانەوەی شۆڕش و ئومێدی دوای بێ هیوایی جلی خاکی پێشمەرگانەی لەبەر کرد. ئەو کاتە هێزەکانی تر لەکوێ بوون؟ ئێمە بووین، هەر لێرە بووین، لە سەردەمێک جلی چڵکنی بەعسی و جاش ئەم شارەی تەنی بوو. کامە بەعسی زۆر زاڵم بوو، نەیدەوێرا لە ترسی سام و هەیبەتی پێشمەرگەکانی ئێمە لەم شارە ئارام بخەوتایە. لە ئێوەی هەولێری دەپرسم، کامە زۆر پیا و کوژی بەعس بوو لە ناو جەرگەی هەولێردا سەری بەدەنگی تفەنگی شەهید سەردارەکەی ئێمە کاس نەبوو بوو. ئاخر کامە شاخ و دەشت و دۆڵی ئەم هەولێرە هەیە لە پێناو ئازادی و کەرامەتی کوردان خوێنی پیرۆزەی شەهیدێکی ئێمەی لێ نەڕژابێ. دەپرسم ئەی ئەو کاتە هێزەکانی تر لەکوێ بوون؟ ئەی مەگەر ڕاپەڕی نەمەزنەکەمان هەر مامی کوردان عەرابی نەبوو؟ کاکردنەوە ئەندازیارەکەی نەبوو؟ تۆ بڵێ کەسێک هەبێ ئێستەش بە نەعرەتەی لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک تەزوو بە گیانی دانێت؟ ئاخر چۆن بیرتان دەچێ؟ ئەی مەگەر شێرەکەی هەولێر جەنابی کاکۆسرەت نەبوو هەولێری کردە یەک پارچە گڕی مەردایەتی و ئاڵای ئازادی لەسەر پیرە خەراتی شەخاند؟ ئامادەبوانی ئەزیز، هەولێریە سەربەرزەکان، سۆرانی دەبەری شەهیدان، باڵەکایەتی لانکەی شۆڕش کۆی و خۆیەکان. ئێمە هاتووین بە هەمان ڕۆحەوە، بە هەمان ڕۆح و ورەوە خاوەنداری لە هەولێر بکەین و هەولێر بەگەڕێنینەوە بۆ هەولێریەکان. ڕاستە هەولێری هەمووانە و پایتەختی کوردستانەکەمانە، بەڵام بەر لە هەر کەسێ هەولێر هی هەولێریەکانە. ڕاستە هەولێر گۆڕاوە، پڕ بووە لە سیتی و لە بینا و لە باڵەخانەی بەرز، بەڵام من لە ئێوە دەپرسم چەندی ئێوەی هەولێری سوودمەند بوونە لەو خێر و بێرەی ئەم شارە؟ ئێوەی هەولێر چەندە سوودمەند بوون لە بینا بەرزەکان و لە سیتی و لە زەویەکانی گرانبەهاکانی ئەم شارە؟ دەوترێ هەولێر بووە بە دوبەی. خێرە 1 کیلۆمەتر لە دەرەوەی هەولێر لە هەولێرە گرانبەهاکەوە ئاوی خواردنەوە و خزمەتگوزاری نییە؟ ئەمەیە بە دوبەی بوونی هەولێر؟ ئێمە هاتووین بە ڕاشکاوایی بڵێین دوبەی بۆ ئەوان چونکە هەولێرە ڕەسەنەکە هی ئێمەیە. گوند و ستیە گرانبەهاکان بۆ ئەوان، سەیداوە و تەیراوە و شۆڕش و مامۆستایان هی ئێمەیە. کۆشک و باڵەخانە بەرزەکان بۆ ئەوان، بەستە پیازە و کوران و کوردستان و نەورۆز و ئازادی هی ئێمەیە.
زەوی و تەلارە زۆرەکان بۆ ئەوان ڕووناکی و منتیکاوە و باداوە و تەعجیلی ئێمەیە مۆڵ و بازارە هاوچەرخەکان بۆ ئەوان بازاری تەیراوە و کوران و بازاری لەنگە و قەیسەری هەری ئێمەیە هەرچی لە چاوی ئەوان بە دووبەی دەچێ پیرۆزیان بێ بەڵام پیرزین و کەس نەزان بنسڵاوە و دارەت و قوشتەپە و تۆڤزاوە کەوەرگۆسک و بەحەرکە و کەڵک هەری ئێمەیە بەڕاشکاوی دەڵێم ئێمەی هاوپەیمانی کوردستان ئەم جارە بە یەکەوە هاتووین تاکو و خاوەنداری لە پایتەختەکەی خۆمان بکەین هەر وەک چۆن ئەو کاتە هەمومان لە شۆڕشی نوێی پێکەوە بووین هەر وەک چۆن ئەو کاتەی مام جەلال و کاکەنەوە و کاک کۆسرەت و هەڤاڵ و هاوڕێ قارەمانەکانی تریان پێکەوە بوون هەر ئێمە بووین لە ڕۆژە ڕەشەکانی حکمی بەعستا خاوەنداریمان لە هەولێر و هەولێریەکان دەکرد هەمووش باش دەزانن ئێمە چۆن و کەی هەولێرمان لێسێنرا هەڤاڵان و هاوڕێیان و لایەنگرانی یەکێتی و گۆڕان ئەم هەڵبژاردنە دەرفەتی ئێمە و ئێوەیە بۆ ئەوەی هاوپەیمانیەکەی مام و کاکەنەوە سەر بخەین و سەرکەوتنی گەورە بەدەست بهێنین بەم سەرکەوتنە چاوەڕوان کراوە هاوسەنگی هێز دەگەڕێنینەوە و شەڕی مافەکانی ئێوە لە بەغدا دەکەین ئەم شەڕە تەنها بە هاوپەیمانی کوردستان دەکرێت نەک بەلایەنە بچووک و مزایەدەچیەکان کە نەمێژویان لەگەڵ شاری قەڵا و منارە هەیە نەخەمی ڕاستەقینەی هەولێریەکانیان هەیە بێگومان هەمووتان هەندێک لەو هەواڵەتان بیستووە کە باسی ڕێککەوتنی نهێنی و ژێربەژێری پارتی و لایەنی بچووک و مزایەدەچیەکان دەکەن لە هەولێر و چەند ناوچەیەکی تری کوردستان بۆ ئەوەی دەنگە ناڕازیەکان پەرت بکەن و ڕێگری بکەن لە سەرکەوتنی گەورەی هاوپەیمانی کوردستان پێتان دەڵێم ئەو هەواڵانە ڕاستن دەزانن بۆ لەبەرەوەی لە دەنگی خەڵکی ناڕازی هەولێر دەترسن لەبەرەوەی لە ئێوەی نیلی پۆش و خوێن سەوزەکان دەترسن لەبەرەوەی دەترسن ئێوە بە دەنگەکانتان کۆتایی بەم ناهاوسەنگیە بهێنن بۆیە دڵنیابن و ئێمە دڵنیاین پشت بەخوا و بە دەنگ و ئیرادە و هیمەتی ئێوە لە هەولێری هۆڵەکۆ بەزێنەوە لە هەولێری بەعەستەزێنەوە لە هەولێری شێری کوڕ و کچانەوە لە هەولێرەکەی جەنابی کاکۆسرەتەوە سەرکەوتنی گەورە ڕادەگەیەنین هەولێریە خۆشەویست و خۆراگەرەکان ئەمڕۆ هاتووین پلانی چوار خاڵیەی هاوپەیمانی کوردستانتان بۆ ڕوونکەینەوە پلانێکی ڕوون و تۆکمە کە پشت دەستور بە دەنگ و ئیرادەی ئێوە جێبەجێی دەکەین ئەم پلانە بریتیە لە پاراستنی یەکڕیزیمان لە دیفاعکردن لە پێناوی بودجە و موچەتان لە پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر و باشتر و پلانی چوارەمیشمان سەقامگیریە بە تایبەت لە ڕووی ئابووریەوە بۆ ئەوەی بتوانین بازار ببوژێنینەوە و هەلی کار زیاتر بڕەخسێنین بەڕێزان سەقامگیری ئێمە و بەغا بەیەکەوە کرێدراون ئەگەر ئێمە نەتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ڕێک بخەینەوە سەقامگیری ئێمەش دەکەوێتە مەترسیەوە ئەوە نییە هەر ناوە ناوە هێرش دەکەنە سەر فرۆکەخانەی هەولێر ئەوە نییە ڕۆژ نییە وڵاتانی دراوسێ بردومانی ناوچە سنوورەکان نەکەن پلانی ئێمە ئەوەیە کە بەڕێخستنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا و بە هاوکاری هاوپەیمانەکانمان لە بەغدا کۆتایی بەم دەستدرێژیانە بهێنین بۆ سەر هەولێر و هەرێمی کوردستان بۆیە داواتان لێ دەکەم ڕۆژی دەیدە لە پێناو سەقامگیری و لە پێناو بەهێزکردنی پێگەی هەولێری پایتەخت دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان ڕۆژی دەیدە بە دەنگدانتان بە هاوپەیمانی کوردستان خاوەنداری لە هەولێرەکەی خۆتان بکەن خاوەنداری لە ئازادی خۆتان بکەن ڕۆژی دەیدە بە دەنگدان بە هاوپەیمانی کوردستان بۆ هەمیشە کۆتایی بەسەر کێشە سیاسیەکان بێنن و ڕێگا مەدەن جارێکی تر هەرێمەکەمان بکەوێتە ژێر هەڕەشە و مەترسیەوە ڕۆژی دەیدە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و خەونی هەردوو سەرکردەی مەزنمان مام جەلال و کاک نەوشیروان بەدی بێنن خۆ ئاواتەکەی کاکەنەوەمان بیر نەچێ
کە لە 2014 هەر لەم هەولێرە خۆشەویستەوە وتی ئاواتەخوازم شنەبای دیموکراسی پایتەختەکەمان بگرێتەوە. ئێستا منیش پێتان دەڵێم ئەگەر دەتانەوێ ئاواتەکەی کاکەنەوەی هەمومان بێتە دی شنەبای دیموکراسی هەولێر پایتەخت بگرێتەوە، ئەوە بە هەموو تواناکانتانەوە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و لیستی هاوپەیمانی کوردستان سەر بخەن. دڵنیام ئەوەشتان بیر نەچووە کە ئەوە مامی گەورەمان بوو، مامی کوردان مام جەلال بوو لە دوای ڕاپەڕینە مەزنەکەمان ئەم شارە دێرینەی وەک پایتەختی هەمووان ناساند. بۆیە دڵنیابن ئێمە خاوەنی ئەم دوو سەرکردە مەزنە بین، خاوەنی ئەم هەموو شەهیدە بین، نەدەست لە هەولێر هەڵدەگرین و نەخۆمان لە خاوەندارەتی ئەم شارە دەدزینەوە. ئاخر هەولێر هی ئێمەیە و ئێمە خاوەنی هەولێرین. هەر لێرەشەوە و لەم هەولێرە سەربەرزەوە مەبەستمە ڕووی قسەم بکەمە ئەو کەرکووکیە ئەزیزانەی نیشتەجەی هەولێر و سلەیمانی و شارەکانی تری هەرێمی کوردستانن. دەمەوێ هەمومان لێرەوە داوایان لێ بکەین کە ڕۆژی دەیدا لە پێناوی سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک بگڕێنەوە بۆ کەرکووک و بەشدار بن لە هەڵبژاردن. چونکە دەنگدانی ئێوەی کەرکووکی درێژەدانە بە هەموو خەبات و قوربانی دانەی سەدەیەکە لە پێناوی کوردستانی بوونی ئەو شارەدا دەدرێت. بیرتان نەچێ دەنگدانی ئێوە دەنگدانە بە قودسەکەی مامە گەورە و بابە گوڕگوڕەکەی کاکەنەوە، چونکە ئێمەی شوێن کەوتووی ڕێبازی ئەو دوو کەڵە پیاوە ناسرەوین تا سەر دەکەوین. لە کۆتاییدا هەولێریانە دەرێم دڵنیابن وەک چۆن هەولێر و قەرات، هەولێر و منارە، هەولێر و چریکەی حەیرانی خارە ڕەسوڵ و مەقامی مشکۆ، هەولێر و ئەمەک و وەفا، هەولێر و مەردایەتی لێک جا ناکرێنەوە، ئێمە و هەولێریش لێک جا نابینەوە و هێزێک نییە لێکمان جا بکاتەوە. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.